مەرجی دەنیس ئەو کچە شەڕوانەی کە لەسەر بینایەکەوە لەلایەن چەکدارەکان خرایە خوارەوە کاردانەوەکی زۆری لێکەوتوتەوە. بۆیە مامۆستایەکی هونەر لە شاری سلێمانی بانگەوازێکی کردووە بۆ ئەو کەسانی کە دۆستی کوردن، بۆ ئەو کەسانی کە دۆستی هونەرن کە پەیکەرێک بۆ ئەم کچە شەڕوانە دروست کرێت لە شاری سلێمانی. مناتومەتە لای مامۆستا هاوکار سڵاو لێ بێ مامۆستاگە فەرمیتە ئێرە ئەم پرۆژەی جەنابتان چییە؟ کێشوەکەی چۆناییە و چۆن هاوکاریتان ئەکرێت بۆ دروستکردنی پەیکەرێک بۆ ئەو کچە شەڕوانە. زۆر سپاس. هەڵبەت بارودۆخی شێخ مەخسوود و ئەشرەفیە لە کوردستان دەنگدانەوەیکی زۆری هەبووە، کاریگەری لەسەر هەر تاکێکی کوردوە، هەموو تاکێکی کورد هاوسۆزیکی زۆری هەیە بۆ کوردان لە ڕۆژئاوای کوردستان. هەڵبەت بۆ هەموو بەشەکانی کوردستان ئەگەر لە هەر شوێنێک ئازارێکە بێ، برینێکە بێت، ئینسانی کورد هاوسۆزی و هاوخەمی هەیە. هەڵبەت ئەو بۆ شێوە دڕندانەیە کوشتن و شەیدکردنی دەنیس ئازارێکی زۆری لەلای ئێمە دروست کرد. من لەلای خۆمەوە پێم وایە کە بۆی کە دەنیز ببێتە ڕەمزی نەبەردی و کۆڵنەدان و گیانفیداکردن پێم باش بوو لە شاری سلێمانی و لە باشووری کوردستانەوە وەکو وەفایەک بۆ دەنیز بتوانین پەیکەرێک لەسەر ئەرکی هەمووان، چونکە دەنیزی هەمووان بووە. هەر کەسێک پێی خۆش بێت، پشکدار بێت لەناو ئەم پرۆژەیە، بتوانین بە هەمومان پەیکەرێک بۆ دەنیز دروست بکەین. ئەم پەیکەرە ئەتانوێت لەسەر تێشووی هەمووان دروستی بکەن. چۆن دەست پێ ئەەکەن؟ چی هاتۆتە پێشۆ لەم بابەتەیە؟ من لە سەرتاوە بیرم لەوە کردەوە کە بتوانین ڕووبکەینە سەرمایەدارەکانمان، کەسانی نیشتیمانی ئەم وڵاتە، بۆی کە هاوکاریمان بکەن و بێنە پێشەوە بۆی کە بتوانین پەیکەرەکە دروستکەین و لەناو خەڵکەوە پەیکەرەکە دروست بکرێت. بەنسبەتەوەی کە ئێمە چۆن میکانیزمێک دانین بۆی کە بتوانین با بڵین ئەو تێچۆی بۆ پەیکەرەکە کۆ بکەینەوە، ئەوەی کە لە تواناما بۆ لە ڕێگەی ئەو هەژمارە FIB خۆم هەیە، لە ڕێگەی ئەکاونتەکەی خۆمەوە لە فەیسبوک دامناوە، توانم بۆ ئێوەی دابنێم. چەند ژمارەی کە لەسەر FIBە بۆ ئەم بابەتە بوونەگە کەسێک بێ بەشداری لە دروستکردنی پەیکەریەوە، چۆن پارەکتان بگێنێتە دەست؟ هەر لە ڕێگەی ئەوەی کە من FIBەکەم بە ژمارە مۆبایلەکەی خۆم کە ژمارەی 1950 لەو ڕێگەیەوە توانن بینێرن بۆ FIBەکەی من، و دواتار ئێمە هەرچێک هاتە ناو FIBەکەەوە بە راپۆرتێک پەخشیەکەینەوە و بۆی کە بۆ هەموو خەڵک ئاشکرا بێت. و دوای ئەوە من کەمێک پێر لە ئێستا پەیکەرساز عومەر جەمیل پەیوەندی پێوە کردم کە وتی من وەکو خۆم وەکو پەیکەرسازێک ئامادەم پەیکەرەکە دروستکەم و هیچ توێچوویەکی با بڵین حەقدەست و ئەوانەی کە ئەکەوێتە سەرشان پەیوەندی بە خۆمەوە بێت هیچی قبول ناکەم، بە تەنها ئەو ماوادەی کە بۆم دابینەکەن من پەیکەرەکەی پێ دروستەکەم و پەیکەری تریشی لە پێشە کە کارم لەبەردەستایە، بەڵام پێشەمیە خەموو وەکو ئەرکێکی نیشتیمانی ئەبینم. دەستەکە ساتۆتە پێشەوە لە سەرمایەدارەکان لە هاوڵاتیان. بەڕاستیان من هەر ئەم ڕۆژەی درەنگ ئەمڕۆ کە ئەم بانگەوازم کرد وەکۆی کە تا ئێستا تەنها لە ئەکاونتی خۆم و لە ڕێگە فەیسبووکی خۆمەوە کۆمەڵێک برادەر وەکو پەیوەندیان پێوە کردوون، بەڵام وەکۆی کە سەرمایەداری گیانەوە کەسانی کە بیانەوێت بێنە پێشەوەش تا پەیوەندی پێوە نەکراوە. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە جۆبیستی بوون داوا دەکرێت کە کۆمەک کۆبکرێتەوە بۆ دروستکردنی پەیکەرێک لە شاری سلێمانی تایبەت بە دەنیزی شەڕوان کە داوا لە سەرمایەداران دەکرێت، داوا لە هاوڵاتیان دەکرێت بۆی کە سەرجەمیان پێکەوە ئاوکار بن بۆ دروستکردنی ئەم پەیکەرە وەک سومبولێکی بەرخۆدانی ڕۆژئاوا، وەک سومبولێک بۆ ئازادی و بۆ ئازایەتی ژنانی کورد.